ئێستا تۆ لە دەرسی ئاپێچەکانە چوار ئاپێ چوان ناویتە تێکە تەمرینی تیا بکەی لە ماڵەوە و لە بەریشی بکەی و تا ئەتوانی بە خێراییش بۆ حەزم بکەی. ئارپێچی ڕێ یەکەم جارە فەرق بۆ حەزم بکە. مۆسیقا خۆراکی گیانە. ئەمە ئەو قسە باوەیە کە ڕۆژانە بەرگوێمان دەکەوێت. زۆریش دەڵێن باشترین کات بۆ فێربوونی مۆسیقا تەمەنی مناڵیە. بۆیە بەردەوام خولی فێربوونی مۆسیقا لە فێرگەکان دەکرێتەوە تا لە تەمەنی مناڵیەوە فێر بکرێن. بێگومان مۆسیقا و فێربوونی مۆسیقا بەڕای من تەمەن زۆر ئەو دەورە نابینێت، بەڵام دیارە و لە هەموو عالەمیشە وایە کە تەمەنی مناڵی باشترین تەمەنە بۆ فێربوون و لەوێەوە ئیتر توانێ نشونمایی ئەو بەهرەی خۆی بکە ئەو توانایی خۆی بکە. بەڵام پێویستە کە مناڵیش بەڕاستی بەتوانا بێت و ئەو توانایی ئەو مامۆسایە دەری ئەخا لە نەتیجەی دەرسەکانی کە ئەیاتێ و وردە وردە ئیتر کە کەوتە ژەنینی ئامێرەکەی ئیتر چێژ لە ئامێرەکەی وەرەگرێ و زیاتر ئالوودەی ئەبێت و لەگەڵ یا وردە وردە بە دەرسەکانیا ئەڕوا و تا ئەگجاری وهەیە ئەگاتە ئەوەی کەوا بێ بە ژەنیارێکی بەتوانە و لە کۆمەلگا زۆر سوودی لێوەرەگیرێ ئەڕاتە ناو تیپە هونەرێکانەوە و کاریگەریە بێ لە بوارەکەی خۆیان. زۆر جار هەیە ئەچێتە پەیمانگایەکەوە کە گەشتە تەمەنیی خۆی یا چێتە بۆ کۆلێژی هونەرەکانەوە، ئەوانەش لەو کاتە کە ئەم زانیارەی باشەی هەبێ بێگومان وەرگرتنی لەو شوێنانەشە زۆر زۆر ئاسانە بێ. مناڵ بە تایبەتی هاوینان کە ئیتر با بڵین مەجای دەرس نەما، ئیتر بواری کە دەست پێ ئەکات، بوارە تواناکان ئەوانەی کە هەستەکەی کە حەزەکەن دایک و باوچان زیاتر مناڵەکانیان پێ بگەێنن، ئیتر زۆر خولی هاوینە ئەکرێتەوە. یەکی لەو خولانە کە ئەکرێتەوە هاوینان خولی فێربوونی مۆسیقایە. بێگومان ئێستا لە شاری سلێمانیە زۆر زۆر خول هەیە لەوە و لە زۆر شوێن هەیە، لە هەموو ناوچەکان و گەڕەکەکانە هەیە. ئەو مناڵانە ئەتوانن بە ئامێرەکانیانەوە ئەچن بۆ ئەو فێرگەیە و لەوێ فێری ئامێرەکان و ژەنینی ئامێرەکانی مۆسیقا بن. مناڵ وەکو باسم کرد خۆی لە ناخی خۆیان حەزێکی زۆری بۆ مۆسیقا هەیە. وابزانم هەمووشمان ئەزانین لە یادەوەری هەمووشمانایە کە خۆشترین دەرسمان دەرسی مۆسیقا بووە جاران، کە جاران پیانۆ و سرود و مۆسیقایان پێوت. خواخوامان بۆ ئەو ڕۆژە زووتر بێت، ئەو ڕۆژە مامۆسا غایب نەبێت، ئامادە بێ و ئامێرە مۆسیقاکەشی پێبێت بۆ ئەوەی کەوە چێژ لە دەرسەکەی وەرگرین. دەرسێکە چالاکیە، دەرسێکە بەهرەی مناڵەکان دەرەکەوێ بە تایبەتی لە دەنگیانە لە ژەنینیانە. مناڵیش یەکێک لە ئەو بەهرە و توانانی کە لە مۆسیقا هەیەی کە دەرکەوت توانایی و جورئەتی و بوێری لە کۆمەلگاشە زیاکا و مناڵە. ئەوە نەبێ ینی مناڵێکی شەرمن و ینی با بڵین سارد و تێکەڵ بە کۆمەڵ نەبێ. پێچەوانەوە مۆسیقا وای لێکات مناڵێ بێت دایمەن دەرکەوتوو بێت و لەسەر شانۆ بێت. بەڕای شارەزایان خولەکانی هاوینە و بە تایبەت وەرزش و میوزیک سوودی زۆری هەیە بۆ هزر و بیری منداڵ تا بتوانێت ئایندێکی گەش بۆ خۆی دەستەبەر بکات.